ئەمریکا گورزی گەورەی داوە لە هێزە میلیشیاییەکانی سەر بە ئێران لە عێراق و سووریا و یەمەنیشدا و حکوومەتی عێراق سەرکۆنەی ئەو هێرشە دەکات و میلیشیا لە یاسا دەرچووەکانیش هەڕەشەی تون دەکەن. دانڵد ترامپ هەتا ئێستاشی لەگەڵدا بێ بە بەربژێرێکی سەرەکی کۆماری دادەنرێ بۆ هەڵبژاردنەکانی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا لەگەڵەوەشدا کە ژمارەیەک داوای یاسایی لەسەر هەیە، بەڵام هێشتاش لە ناو دەنگدەرانی کۆماریەکاندا پشتیوانیەکی زۆری لێ دەکرێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. نیکی هەیلی بەربژێری کۆماری داوا لە هێزی تایبەتی پاراستنی ئەمریکا دەکا تا بیپارێزن وەک کاربەدەستانی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ڕایان گەیاندووە. خانم هەیلی دوایمین بەربژێری کۆماریە لە بەرامبەر دانڵد ترامپ لە هەڵبژاردنە بەراییەکانی سەرۆکایەتی ئەمریکادا. کاربەدەستانی هەڵمەتەکانی هەڵبژاردننی نیکی هێیلی هۆکاری ئەو داوایەیان لە هێزی تایبەتی پاراستن ئاشکرا نەکردووە، بەڵام لەم یەک دوو مانگەی ڕابردوودا دوو ڕووداوی نەخوازرا و ڕوویان داوە لە بەرامبەر هەیلی باڵیۆزی پێشووی ئەمریکا بۆ نەتەوە یەکگرتوەکان. لەم چەند ڕۆژەی ڕابردووشدا هەندێک خۆپیشاندەر کە دژی دابینکردنی یارمەتی و کۆمەککردنی لەشکریانەی ئۆکراینن ئاژاوایان دروست کردبوو لە ناو گردبوونەوە جەماوەریەکەی نیکی هێیلیدا لە ستانی کارۆلاینای باشوور، وەک بارێکی ئاسایی هێزی تایبەتی پاراستن لە هەڵبژاردنە بەراییەکان و هەڵبژاردننی گشتیشدا بربژێر و کاندیدەکانیش دەپارێزن. بۆ هەر کردەیەکی پاراستنیش دەبێت وەزارەتی ئاسایشی ناوخۆی ئەمریکا بڕیار بدات. ژمارەیەکی بەرچاوی خەڵک و کاروانێکی هێزی تایبەتی ستانی تەکساس لە ئەمریکا کە خۆیان بە لەشکری خوددا دەناسێنن دروشمی وەرگرتنەوەی سنوورەکانمانیشیان هەڵگرتووە لەسەر سنووری نێوان ستانی تەکساس و وڵاتی مەکسیکۆدا گرت بوونەتەوە. هێزی تایبەتی ستانی تەکساس لەو شوێنەن و دەڵێت چۆتە ناو ئەو ناوچەیە بە مەبەستی چاودێریکردنی هەردوو کەناری ڕووباری ڕێۆگراند و ڕێگەگرتنیش لە پەڕینەوەی کۆچبەرانی نایاسایی. ئەوانەی بە ناوی لەشکری خودداوە لە مانجیەکی ڕابردووەوە تا ئێستاش لەو سنوورە ماونەتەوە و دەڵێن دیموکراتەکان دەستگای لێکۆڵینەوەی فێدراالیان پرچەک کردووە تا لە ڕێی یاساییەوە پەلاماری دانڵد ترامپ یان هاوپەیمانەکانی بدەن. لە هەمان کاتیشدا هاتنە ناوەوەی بە ملیۆنان کۆچبەرانی نایاساییان فرامۆش کردووە چووکە وەهایان لێکداوەتەوە لە ئایندەدا بە شێوەیە لە شێوەکان سوودیان دەبێت بۆ دیموکراتەکان. هەر چۆنێک بێ چالاکوانان هەست بە نیگەرانیەکی زۆر قوڵ دەکەن و دەڵێن ئێستا ئەوانەی تەبانین لەگەڵ بەڕێوەبەرایەتەکەی جۆ بایدندا هاتوونەتە ئەو ناوچەیە وە خۆیان بە لەشکری خوددا دەناسێنن. هاتنەکەیان بە مەبەستی چاندنی ڕق و کینەیە و هەروەها ژنانەوەی دووبەرەکیە لە کۆمەڵگەکەماندا و دەژڵێن کە ئەمریکا ئاوەها نەبووە تەنانەت ئەگەر بشخوازێت بچیتە سەر ڕووبارەکە ناتوانیت چووکە بۆتە زۆنێکی کارەساتاوی. زیادبوونی دەرفەتەکانی کار لە ئەمریکا هاوکاتی بەرزبوونەوەی کرێی کارکردن کە دەکرێت بە بەرزترینیان دابنرێت لە 2 ساڵی ڕابردوودا ئاماژەن بە بەردەوامی بەهێزی بازاڕی کار کە دەشێت ئەرکی بانکی یەدەکی فێدراالی قورستر بکە بۆ کەمکردنەوەی نرخی سوود لە مانگی 5دا بەو شێوەیەی بازاڕە دراویەکان لە ئێستادا پێشبینی دەکەن. بەپێی راپۆرتی مانگانەی وەزارەتی کار لە حکوومەتی ئەمریکا تەنها لە مانگی یەکدا 353,000 کاری نوێ لە ئەمریکادا هەبووە و ئەم ژمارەیەش دوو هێندەی
ئەو ژمارەیە کە ئابووریناسان لە ڕاوەرگرتنەکانی پێشتردا باسییان کردووە. هەر بەپێی ئەو راپۆرتەی وەزارەتی کار ڕێژەی بێکاری لە ئەمریکادا لە 3.3% واتە ڕێژەکە جێگیرە و هیچ گۆڕانێکی بەسەردا نەهاتووە. هەر چۆنێک بێ ئەم ژمارانەی وەزارەتی کار بڵاوی کردوونەتەوە وێڕای ئەوەیە کە نرخی سوود بە شێوەیەکی بەرچاو بەرز کراوەتەوە بۆ نەهێشتنی ئەو هەڵاوسانە دراویەی کە هەیە و هێشتاش وەک خۆیەتی. بەشێک لە ئابووریناسان و پسپۆڕانی بازار تا ئێستاشی لەگەڵدا بێ ترسیان هەیە لەوەی بەهۆی هەڵاوسانی دراویەوە ئابووری ئەمریکا بەرەو داکشان بڕوە. بەڵام پێدەچێت ڕەوشی ئابووری ئەمریکا لەم ڕۆدا وەک ئەو پێشبینیەی پێشتر نەبێ کە کراوە. واشنتن داکۆچی لە هێرشەکانی خۆی دەکات بۆ سەر میلیشیا لە یاسا دەرچووەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران لە عێراق و سووریا و یەمەن و شوێنەکانی تریشدا و جەختیش دەکاتەوە لەوەی بەردەوامیش دەبێت لەو هێرشانەیدا، بەڵام ناڵێت ئایا ئەو هێرشە ئاسمانیانە ناوخاکی ئێران دەگرنەوەیان نا. کوشکی سپی دەڵێ بڕیاری نوێی تریش لە تاوتۆکردندان و دەشڵێت هیچ ئاماژەیەکیش لە عێراقدا نییە تا بگوترێ تاران سیاسەتی پشتیوانکردنی هێزە چەکدارەکان و سیاسەتی ناسەقامگیرکردنی ناوچەکەیشی گۆڕی بێت. ئێمە دەزانین ئێران چی دەکات لە ناوچەکەدا و ئێمەش هەنگاوی قورسی خۆمان ناوە دژبە لایەنەکانی سەر بە ئێران و دژبە کاریگەریەکانی ئێرانیش لە ناوچەکەدا و هێشتاش هەنگاوی تریژماون بڕیاریان لێ بدەین. سەرۆک بایدن تاوتوێی ئەو هەنگاوانە دەکات و ئەوجا بەجێ دەگەێنێت ئەو لایەنانە بژادەی خۆیان هەیە و ئێمەش ئەوەی لە تواناماندا بێت دەیکەین بۆ دڵنیابوون لەوەی بژادە ڕاستەکە هەڵبژێرن. لەوەتایی هێرشەکەی ڕۆژی 7 مانگی دەی حەماس بۆ سەر ئیسرائیل میلیشیاکانی سەر بە ئێران هێرشەکانی خۆیان چڕ کردوێتەوە بۆ سەر بنکەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق و لە سووریاشدا. وەک شیکەرەوە دەڵێن ئێران باکی نییە لەوەی میلیشیاکان چیان بەسەردادێت چونکە تاران میلیشیاکان بەکاردەهێنێ بۆ ئاماجەکانی خۆی. جا ئێرانم قەیرانی ئێستای بەکارهێناوە تا ئەوەی دەیەوێت بیکات بۆ بە ئامانجگرتنی ئەمریکا و هاوبەشەکانی ئەمریکاش و زۆربەی ئەو کارانەشی بە میلیشیاکانی سەر بە تاران دەکات. دەشێت ئێران وەک خۆی نەیەوێت بکەوێتە شەڕەوە لەبەر ئەوە ئەو میلیشیانە بەکاردەهێنێت کە خەرجیەکانی زۆر ناکەوێت لەسەر ئێران و کاریگەری سیاسیشی زیاتر دەبێت. لێرەوە ئێران دەیەوێت بزانێت تا چه ئەندازەیەک دەتوانێت بڕوات یانی تا چەندێک دەتوانێت لە بەرژەوەندی لەشکری و ئابوووریەکانی ئەمریکا بدات. بێ لەوانەش دەیەوێت بزانێت وەڵامی ئەمریکا بە چه ئەندازەیەک دەبێت. ئەمریکا دەڵێ ئەو هێرشانەی کردوونیەتە سەر بنکە و بارەگای میلیشیاکان لە پارێزگای ئەنباری ڕۆژاوای عێراق بە یارمەتی حکوومەتی نێوەندی ئەو وڵاتە بووە. بەڵام لە هەمان کاتدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کردو عێراق ئاگادار نەبووە و وڵاتی عێراقیش بۆ خۆی نوکوڵی لێ دەکات. شیکەرەوە لەو بڕوایەدان هۆکار هەن بۆ ئەو نوکوڵی لێکردنەی عێراق. وەک دەرکەوتووە ئەو هێرشە ئەو ڕێکخراوە کردبێتی کە خۆی ناوناوە مقاومەی ئیسلامی لە عێراق. ئەوە ناوێکە میلیشیاکانی سەر بە ئێران بەکاری دەهێنن کە وەها خۆیان نیشان دەدەن عێراقین. بەڵام لە سووریاشدا جموجۆڵیان هەیە و لە وەتای شەڕی غەزەوە ئەو ناوەندە بەکاردەهێن و هێرشەکانیان زیاتر کردووە. پێشتریش وڵامی ئەمریکا بە ئامانجگرتنی سەرکردە باڵاکانی ئەو هێزانە بووە. بێگومان ئەمەش بێمەترسی نەبووە و ناشبێ چونکە زۆرێک لەو هێزە ملیشیانە بەشێکن لە هێزە ئاسایشیەکانی عێراق. سەرچاوەکان و ئاماژەکانیش بەردەوام ئەو ڕاستیان نیشانداوە وەک دەڵێن ئەوەی بە مقاومەی ئیسلامی ناودێرکراوە لە عێراقدا بە پشتیوانی کۆماری ئیسلامی ئێران جموجۆڵەکانی دەکات و دەشڵێن لەژێر کاریگەری و هەژمونی کۆماری ئیسلامی ئێرانیشدایە. ئێران قەیران و بەرزبوونەوەی ئاستی قەیرانەکانیشی ناوێت. ئێران دەستی نییە لە بڕیارەکانی مقاومەدا سەبارەت بە پشتیوانیکردنی فەڵەستینیەکان یان چۆنیەتی بەرگری لە خۆکردن لە بەرامبەر هەر شەڕەنگێزی و داگیرکردنیش. درێژەدان بە گوناهبارکردنە بێ بنەماکان دژ بە ئێران پیلانی ژمارەیەک وڵاتن و هیچی تر.
ئەمریکا شەوی هەینی لەسەر شەمەی ڕابردوو لە عێراق و سووریاشدا ئەو هێزە ئێرانی و لایەنانەی بە ئامانجگرت کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن وەک بەرسڤێک بۆ ئەو هێرشەی میلیشیاکانی کە تائب حزبوڵڵا کردیانە سەر بنکەیەکی سەربازی ئەمریکا لە ناو شانشینی ئوردوندا و بۆ مایی کوژرانی 3 سەربازی ئەمریکایی و هەروەهاش برینداربوونی نزیکەی 40 سەربازی تریش. پەتاگۆن دەڵێت لە 85 ئامانجی داوە لە 7 پێگەی جیاوازدا لە عێراق و سووریادا لەوانە نێوەندەکانی سەرکردایەتی و هەواڵگری بۆ چەند شوێنێکیش کە فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکی میلیشیاکانی لێدانرابوون. دکتۆر گنۆڵ تۆڵ سەرۆکی بەشی تورکیایە لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنکە لە واشنگتن و پسپۆڕی کاروبار و قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دکتۆر گنۆڵ یەکێکە لە کەسایەتیە ناسراوەکان لە واشنگتن بەردەوامیش لە نێوەندەکەی خۆی و لە زانکۆکاندا دید و بۆچوونەکانی خۆی بڵاو دەکاتەوە لەسەر دۆسێ هەستیارەکان و هەروەها لە چەند زانکۆیەکی ئەمریکاشدا مامۆستا بووە لەوانە زانکۆی جۆرج واشنگتن هەروەهاش زانکۆی ناشناڵ دفێنس. دکتۆر گنۆڵ سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت ئەو هێرشانەی ئەمریکا کردنیە سەر میلیشیاکان لە عێراق و سووریا هەروەها لە یەمەنیش بەسن بۆ ئەوەی بڵین میلیشیاکان چیدی هێرش ناکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. پێم وایە سەرۆک بایدن لە ڕەوشێکی سەختدایە لەلایەکەوە ئەمساڵ ساڵی هەڵبژاردنەوە تەنانەت لەلایەن ئەندامانی دیموکراتەکان و بە تایبەتیش کۆماریەکانەوە سەرۆک بایدن کەوتۆتە ژێر فشارەوە کە دەبێت هێرش بکرێتە سەر ئێران نەک ئەو میلیشیانەی تاران پشتیوانیان لێ دەکات. بێگومان ئەوە هەنگاوێکی مەترسیدارە و سەرۆک بایدنیش نایەوێت ئەوەها هەنگاوێک بنێت. ئەڵبەت لەبەر ژمارەیەک هۆکار لەوانە وەک دەزانین ئەو ناوچەیە چەندان قەیرانی تێدا هەن و هێرشکردنە سەر ئێران ئەمریکا زیاتر دەباتە ناو قەیرانەکانی ناوچەکەوە. لەلایەکی تریشەوە ئەو هێرشەی کرایە سەر میلیشیاکانی بەرپرسیارن لە پەلاماردانی هێزە سەربازیەکانی ئەمریکا بە هێرشێکی بەهێز نابیندرێن و ئەمەش کێشەی ناوخۆیی بۆ بایدن دروست کردووە. جا ئەوەی لێرە بەدی دەکەین چاوەڕوان کراوبوون و ئەو هێرشانەش زیاتر شتێکی سیمبۆلی بوون و دەرفەتیشە بۆ بەڕێوەبەرایەتی تا بڵێت بەڵێ تۆڵەمان کردەوە هەرچەندە کاریگەریەکی بەرچاویان ئەو تۆ نابێت بەسەر میلیشیاکانەوە یانیش بەسەر توانای میلیشیاکانی سەر بە ئێران. باشە بەڕای تۆ چ شتێک هەیە کە بکرێت بتوانێت کاریگەریەکی بەهێزی هەبێ هەر هیچ نەبێ بۆ کەمکردنەوەی ئەو هێرشانە؟ دەزانی لە ئێستادا تا ئەندازەیەک ئەستەمە ڕابگیرێن بەهۆی هاوکێشەکانی ئەو ناوچەیەوە مقاومەی ئیسلامی ئێران حەزبوڵای لوبنان و هێزەکانی تری سەر بە ئێران لە ناوچەکەدا ئەم سەروەختە با سەروەختێکی گرنگ دەبینن بۆ خۆیان و وەبەرهێنانیشی تێدا دەکەن چونکە لە ئێستادا ڕەخنە و ناڕەزاییەکی زۆر بەرامبەر ئیسرائیل هەیە. زۆرێک لە کۆمەڵگەی نێونەتەوەییدا پشتیوانیەکی ئەو تۆی دەوڵەتی جووناکەن لەو مافەی هەیەتی بۆ بەرگریکردن لە خۆی. جا لێرەدا ئەوەی سوودمەندە ئەو ڕێکخراوانەی سەر بە ئێرانن حەماس و حەزبوڵڵا و ئەوانی تریش کە هەوڵی بنکۆڵکردنی پێگەی ئیسرائیل دەدەن لە ناوچەکەدا و لە جیهانیشدا. هەر بۆ ئێستا بۆتە سەروەختێکی گرنگ بۆیان و بەرهێنانی تێدا دەکەن وەک ئەوەی حوسیەکان لە دەریای سووردا دەیکەن و ئەوەی میلیشیاکانی سەر بە ئێرانیش دەیکەن و هێزەکانی ئەمریکا دەکەنە ئامانجی هێرشەکانیان. پێم وایە ئێرانیش ناخوازێت ئەم شەڕە بەرفراوان بێت بەڵام لە هەمان کاتدا دەیەوێت ببیندرێت کە شتێک دەکات لەسەر ئەرکوشانی فەڵەستینیەکان. هەر بۆیەشە وتم تا ئەندازەیەک ئەستەما بتواندرێت بە تەواوەتی ئەو هێرشانە ڕابگیرێن. پێویستە ئەوش بڵێم کە لە بەرژەوەندی ئێراندا نییە ئەم شەڕە پەرە بسێنێت و ئەمریکا زیاتر ڕابکێشێتە نێو قەیرانەکانی ناوچەکە. هەر بۆیە ئێران هەڵسەنگاندنی خۆی هەیە و بە شێوەیەکی وەهاش بەرسڤی هێرشەکانی ئیسرائیل دەداتەوە تا ئەو شەڕە پەرە نەسێنێت. دکتۆر گنۆڵ بە خۆت دەزانی لە وەتای ڕۆژی حوتی مانگی دەی ڕابردووەوە داوایەکی زۆر هەیە لە عێراقاوە لە سووریایە لەلایەن ئێرانیەکانەوە میلیشیاکانی سەر بە ئێران بە هەمان شێوە تا هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق و سووریا بە تایبەتیوە لە ناوچەکەش بەگشتی بچنە دەرەوە. بەڵام پرسیارەکە لەوەدایە باشە ئەگەر ئەمریکا کشایەوە هیچ متمانەیەک هەیە ئەم هێزە میلیشیا لە یاسا دەرچوانە هێرشەکانیان ڕابگرن؟
نابەڵێن پێم وانە با لە بیرمان بێت ئەو هێزە ملیشیانە لەگەڵ ئەو هێز و توانایە لەشکری هەیەە هێزی نەرمیشیان هەیە جاکاتێک گۆها خۆیان دەناسێنن کە شەڕ لە پێناو فەڵەستیندا دەکەن بە دیوەکەی تردا ئەو بانگەوازەیان دەبێتە یارمەتی دەر بۆ ئەو هێزە نەرمەی هەیەە لە ناوچەکەدا و ڕەوایش دەدات بەبوونیان و هەروەها درێژەش دەدەن بە هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر هێزەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا هەر بۆیە پێم وان نییە تەنانەت ئەگەر ئەمریکا لە سووریا و عێراق بکشێتەوە چارەسەری کێشەکە بکات بەهۆی کاریگەری ئەو هێزە نەرمەی ئەو لایەنانە هەیەە بەڵام بەگشتی ئەگەر ئەمریکا لەوێ نەمێنێت ئەوە دەشێت کەمتر لەم جۆرە هێرشانە بکرێن بە ئەوەش بڵێم کە پێم وایە ئەمریکا بە تەواوەتی لەو ناوچەیە ناکشێتەوە نەک هەر لە عێراق و سووریادا بەڵکو لە تەواوی ناوچەکەشدا و پێم وایە ئەمریکا دەست بەرداری ئەو ناوچەیە نابێت جاو هێرشانە بەردەوام دەبن بەڵام لەوانەیە ئەگەر هێزەکانی ئەمریکا لە عێراق و سووریا نەمێنن ئەوە کەمتر هێرش دەکرێتە سەر بەژەوەندەکانی ئەمریکا بەڵام ببێ هیچ گومانێگەم هێرشانە بۆ سەر ئامانجیتر بەردەوام دەبن باش ئەگەر ئەمریکا لە عێراق و هەروەها لە سووریاشدا بمێنێتەوە بەڕای تۆ پێویستی بەوەیە کە پێداچوونەوەی بکە بە استراتیژێتەکانی خۆی نەگەر بۆ عێراق و سووریا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەبێ هیچ گومانێک پێم وایە بۆ چەندان ساڵە استراتیژێتی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر کێشمی تێدا بووە بە تایبەتیش استراتیژێتی ئەوم بەڕێوەبەراتیە کە پێم وایە استراتیژێتەکەی خستۆتە ناو چوارچێوەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی کەندا و ئەمەش بێگومان سەرەتایی کێشەکەیە کە پێویستە باس بکرێت و سەر و سەودای لەگەڵدا بکەین چونکە چارەسەرکردنی دۆسیی فەڵەستینیەکان لە خۆ ناگرێت بەبێ و چارەسەریەش ناتوانرێت سەقامگیری هەبێت یا سەقامگیری بێنیتە ئاراوە لە ناوچەکەدا حوتی مانگی دەبیرهێنانەوەیەک بوو بۆ ئەو ڕاستیە ئێستاش بیرکردنەوەیەکی ڕاستەقینە نییە کە ئەمریکا چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکات نەرزانین سبەی چی ڕوودەدات چی بەسەر غەزە دێت چی بەسەر فەڵەستینیەکاندا دێت ئەمریکا لە ئێستادا هەوڵ دەدات لەگەڵ ئیسرائیلدا تا بە شێوەیەک لە شێوەکان چارەسەریەک بدۆزێتەوە بەڵام وەبەرهێنانێکی ئەو تۆی لەو پرۆسەیەدا نەکردووە کە پێویستە بیکات هەر بۆیە پێم وایە کڕۆکی کێشەکە بریتیە لەوەی ئەمریکا چارەسەرێکی درێژخایەنی بۆ کێشەی ئیسرائیل فەڵەستین ڕەچاو نەکردووە کە بریتیە لە چارەسەری دوو دەوڵەت ئەمریکا هەمیشە دەڵێت ئەوە سیاسەتەکەیەتی بەڵام وەبەرهێنانێکی ئەو تۆی دیبلۆماتیانەی لەو سیاسەتەدا نەکردووە ئەمە بەلای منەوە کێشەی استراتیژیەتی ئەمریکایە بەرامبەر بە ناوچەکە و هەروەها بیرکردنەوەیەکی ڕژدی ئەم بەڕێوەبەراتی ئێستاش نابینم بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دکتۆر گنۆڵ بەرەوەی بچمە بەشێکی تری بەرنامەکەمان بۆ خۆ دەزانی میلیشیا لە یاسا دەرچووەکانەوەی کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن هەمیشە باز لەوە دەکەن کە ئەم هێرشانە پەیوەندی زیاتریشی هەیە بە ئەو چڕێکە لە غەزە هەیە ئەگەر بێت و ئیسرائیل شەڕا بگرێ ئەم میلیشیانە هەمان هەڵوێستیان دەبێ یا دەگۆڕێ یا هێرشەکان ڕادەگرن نا پێم وانەیە هەرچەندە لەوانەیە خواست و بیانووی کەمتریان هەبێت بۆ ئەم جۆرە هێرشانە بەڵام لە بیرمان نەچێت تا ئەو کاتەی ئەم ڕژێمەی ئێران لەدەسەڵاتدا بێت ئەوە هەر بەردەوام دەبێت چونکە ڕەوایی مانەوەی خۆی لەسەر بنەمای گوتاری دژایەتیکردنی ئەمریکا و ئیسرائیل داڕشتووە ئەمەش یانی بەشێک لەمانەوەی ئێران دەوڵەت و وەرژێمی ئێرانیش ئابەم شێوەیە پێناسەی خۆی دەکات ئەگەر کێشەی فەڵەستینیەکان چارەسەر بکرێت ئەوە لەوانەیە بڕێک کاریگەری بکاتە سەر و گوتارەی ئێران بەڵام ناگاتە ئەوەی ئێران ببێتە وڵاتێکی لایەنگری ئەمریکا یان لایەنگری ئیسرائیل ئەمەش یانی هەوڵدانی ئێران بۆ دۆزینەوەی بیانووی تر بۆ ئەو جۆرە هێرشانە بۆ سەر هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا دکتۆر گنۆڵ من دەگەڕێمەوە بۆلات هەر لە ڕۆژانی بەلایی قەیرانی غەزەوە کە حەماس هێرشی کرد لەسەر ئیسرائیل واشنتن هەموو تواناییەکی خۆی بەکارهێناوە تا ئەو شەڕە پەرە نەسەنێت وە سنوورەکانی ئەو دی و غەزەش نەگرێتەوە ئێمە نامانەوێ ئەم قەیرانە بەرفەراوان بێت و فەرەوانبوونی ئەم قەیرانەشمان نەبینیوە و تا ئیستاژ هەر لە ناو غەزەدا ماوەتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەو هێرشە کە 3 سەربازمانی تێدا کوژراون بەرزکردنەوەی ئاستی قەیرانەکەیە
بەڵام وەکشیکەرەوە ئاماژەی پێدەکەن درێژە کێشانی ئەم شەڕەی غەزە بە مانای زەمینەی ڕەخساوە بۆ هەموو ئەو جۆرە جم و جۆڵە تند ئامێزانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبن بەرەو ناسەقامگیریەکی خراپ و ئاسایشی نیشتیمانی ئەمریکاش لە بەردەم مەترسیە نەخوازراوەکاندا دەهێڵێتەوە. ئەوەی جێنیگەرانیمانە ئەوەیە کە تا ئەم قەیرانە بەردەوام بێت ئەوە هەر ناسەقامگیری و ناجێگیری ئاسایشی لە ناوچەکەدا دەبینین و ئەمەش سەربازەکانمان دەخاتە بەرمەترسیەوە، ژیانی بە ملیۆنان خەڵک دەخاتە مەترسیەوە و بە هەمان شێوەژ بازرگانی جیهانیش نازانین کەی ئیسرائیل کردە لەشکریەکانی ڕادەگەیەنێت، بەڵام دڵنیاین لەوەی ژیانی بە ملیۆنان کەس لە مەترسیدایە. ئەمریکا بەرل و هێرشەی کردیە سەر پێگەکانی میلیشیا لە یاسا دەرچووەکان لە عێراق و لە سووریاشدا پەیامی دەنارد و ئەو پەیامانەش وەک وابەستەیی ئەمریکا لێک دەدرێنەوە بەرامبەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری لەو ناوچەی جیهاندا. ئەمە لەسەر تۆڵەکردنەوە نییە بەڵکو بەرەنگاربوونەوەیە. تا ئێساش بەڕێبەتی بایدن زۆر وردە لەسەر زیادە ڕۆیی نەکردن لە کاردانەوەدا و هەروەهاش هەوڵی نردنی ئەو پەیامەی کە ئەو هێرشەجێ قبولکردن نییە و نامانەوێت زۆر تون بین لە وەڵامەکەمان. ئێران هەڵسەنگاندنی هەڵە بکات، بەڵام بەداخەوە ڕێبەرانی ئێران لەو پەیامانە تێنەگەیشتون. ئیدی پێم وایە ئەماش دەرفەتەکانی ڕوبەڕووبوونەوەی لەشکری زیاتر دەکات. ئێران نکوڵی دەکات لەوەی هیچ پەیوەندیەکی بە هێزە میلیشیایەکانەوە هەبێت و نکوڵیش دەکات لەوەی ئاگاداری هێرشەکانی ئەو هێزە میلیشیایانەش بێ، بەڵام لە دامەزراوە فەرمی و نافەرمیەکانی واشنگتندا وەها لەو دۆسەیە ناڕوانرێت. مەرج نییە ئێران ڕۆژانە کۆنتترۆلی جم و جۆڵی یەک بەیەکی میلیشیاکانی کات، بەڵام کاتێک ئاراستەیەکی استراتیژیمان پێدەدەیت کە ڕستەی پێویستیان بۆ دابین دەکەیت و مەشق و ڕاهێنانێکی بەرچاویشان پێ دەکەیت، ئەوە ناکرێت خۆت لە گوناهبارکردن دوورخەیتەوە. جا ئەو زانیاریانە شتێک نییە. پەرێزی بەرپرسیارەتی ئێران لە تاوانی کوشتنی 3 سەرباز و برینداربوونی 35 سەربازی ترمان پاکاتەوە. کۆماری ئیسلامی ئێران بە گەورەترین وڵاتی ناوچەکە دادەنرێ بۆ پشتیوانیکردن و سەرپەرشتیکردنی تێرۆریزم و هەروەهاش بە سەرچاوەی سەرەکی ناسەقامگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ناو دێردەکرێت. هەر چۆنێک بێ ئێران وەها خۆی نیشانی کۆمەڵگەی نێونەتەوەیی و ناوچەکەش دەدا کە هەوڵ بۆ سەقامگیری دەدا نەکشتی تر. ئێران هەوڵی ئاڵۆزی نادات لەگەڵ هیچ لایەنێکدا و لەو بڕواایشدایە ناوچەکە و جیهانیش بەرگەی قەیرانی نوێ ناگرن. ئاوها قەیرانێکیش لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە بە حکومەتی ئەمریکاشەوە. ئێران بەردەوام دەبێت لە هەوڵەکانی بۆ هێورکردنەوەی پشێوی لە ناوچەکەدا. دکتۆر گنۆڵ بۆ خۆ دەزانی هەموو لایەنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە وڵاتانی ڕۆژهەڵاتی دووریشەوە داوای ئەوە دەکەن کە ئەم قەیرانە نەگاتە ئاستێکی بەرز هەموو ناوچەکە بگرێتەوە. بەڕای تۆ هەموو ناوچەکەی گرتەوە یان نا؟ بەڵێ بێگومان، بەڵام کاتێکیش باس لە بەرزبوونەوە و پەرسەندنی ئەم قەیرانە دەکەین، ئەوە پێویستە باز لە بەرسفی ئەمریکایان ئەم بەڕێوەبەرایەتیش بکەین بۆ سەر ئێران. یعنی بە ئامانجگرتنی هێزە سەربازیەکانی ئێران لە ناوخاکی ئەم وڵاتەدا. ئەمەیان ئەگەر کرا ئەوە دەبێتە بابەتێکی تر و باسکردنی پێکدادانی ڕاستەوخۆی نێوان دوو وڵات. ئەگەر ئەوەش ڕوویدا ئەوە دەبێتە سیناریۆیەکی مۆچەکە ئامێز. بەڵێ لێسەدا ناسەقامگیریت هەیە لە دەریای سوور و شوێنەکانی تری ناوچەکەشدا، بەڵام نەگەیشتۆتە پێکدادانی ڕاستەوخۆی نێوان ئەمریکا و ئێران. یان بۆ خۆ دەزانی ئێستش لە ناوچەکەدا زۆر شت هەیە دەیبەستنەوە بە ئەمریکاوە. ئەی وڵاتانی ناوچەکە خۆیان دەتوانن چی بکەن بۆ ئەوەی هەم ئاشتی و هەم سەقامگیری لەو ناوچەیەدا هەبێ. بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا دەتوانێت چی بکات؟ سەبارەت بە تورکیا، پێم وایە تورکیا ئەو ڕۆڵەی نییە کە ڕێبەرانی تورکیا دەیان خواست لەم قەیرانە نوێی پاش حوتی مانگی دەی ڕابردوو. تورکیا دەیەوێت ببێتە ناوبژیوانی نێوان فەڵەستینیەکان و حەماس و ئیسرائیل تا وێنەکردنە دیبلۆماتیەکەی خۆی بە باڵا نیشان بدات. بەڵام نەیتوانی ئەوە بکات، چونکە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە تورکیا باڵادەستی یا هەژمونێکی ئەو تۆی نییە بەسەر لایەنەکانەوە. بۆ بینینی ئەم ڕۆڵە پێویستی بە بیرکردنەوەیەکی قۆڵی استراتیژیانە هەیە و
هەروەش پێویستی بە بەڕێوەبردنێکی زۆر باشی دیبلۆماتیانە هەیە. جا تورکیا نەیتوانیوە ئەمە بکات لە بەری تورکیا قەتەر ئەو ڕۆڵەی بینیوە. لەگەڵەوەی تورکیا هێشتاش وڵاتێکی گرنگە بۆ جیهانی ڕۆژئاوا، بەڵام بۆتە کارکتەرێکی ناسەقامگیری لە ناوچەکەدا، بە تایبەتیش لە سەرەتای سەرهەڵدانی بەهاری عەرەبیەوە. تورکیا هێزێکی گەورەی بەرچاوی لە سووریادا هەیە، بەردەوام هێرش دەکاتە ناو سنووری عێراق و بنکەی لەشکریشی داناوە لە ناوچەکانی عێراقدا. ئەوەی تورکیا دەیکات ناوچەکە زیاتر ناسەقامگیر دەکات. پێم وایە لەم سەر وەختەدا پێویستە کارکتەرەکانی ناوچەکە سەنگی بخەنە سەر بواری دیبلۆماتی، بەڵام تورکیا لە ئێستادا لە پێگەیەکی لاوازدایە، چونکە ڕاستە کە ئەردۆگان وەک بەهێزترین سەروەختی خۆی دەردەکەوێت لە تورکیادا، بەڵام ڕەوشی ئابووری وڵاتەکە گەیشتۆتە ئاستی قەیران و ئەردۆگان زۆر بەرپرسیارەتی لە ئەستۆدایە. جاو هەموو بوونە لەشکریە لە وڵاتانی دراوسێدا بەبێ ئەوەی کێشە ڕاستەقینەکان چارەسەر بکات، کە یەکێک لەو کێشە سەرەکیانە شکستی تورکیایە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە وڵاتەکەدا. ئەوەی تورکیا دەیکات هەوڵی زیاتری بە سەربازگرکردنی ناوچەکەیە، لە کاتێکدا لە ئێستادا زۆر ناسەقامگیرە. لێرەدا ئەمێ ئەوە بزانم کامیان کەوتونەتە ژێر کاریگەری ئەوی تریانەوە. تورکیا لە ژێر کاریگەری ئێرانایە یا ئێران لە ژێر کاریگەری تورکیادایە؟ بە خۆت دەزانی هەر ماوەی لەمەوبەر براهیم ڕەیسی سەرۆکی ئێران لە تورکیا بوو و کۆمەڵێک هاوبەشی ئەگەر هاوپەیمانێتی نەبێ لە نێوانیاندا هاتە ئاراوە. نا، ئەو دوو وڵاتە بۆ دەیان ساڵە لە ململانێدان بۆ دەسەڵات و بۆبوونی کاریگەری لە ناوچەکەدا، وەک چۆن لەو ململانەیەدان ئاواش هاوکاری هەیە لە نێوانیاندا. جا ئەمە بۆ دەیان ساڵا بۆتە تایبەتمەندی پەیوەندیەکانیان و هەر بەو شێوەیەش دەبێنێتەوە. ململانەکانیان گەلێک زیان بەخشە، بۆ نمونە لە عێراق و بە تایبەتیش لە هەرێمی کوردستاندا. هەردوو وڵات دەیانەوێت و هەوڵ دەدەن کاریگەریەکانی خۆیان زیاتر بکەن و لەوێش لەسەر دەسەڵات لە ململانێدان و هەر یەکەیان بۆ خۆی هاوپەیمانەتی دەبەستێت لەگەڵ کارکتەرە سیاسیەکاندا و لە هەوڵی بنکۆڵکردنی کاریگەریەکانی یەکتردان. لە سووریاش بە هەمان شێوەیە، بەڵام لە سووریا هەر یەکەیان لە بەرەیەکی قەیرانەکەدا بووە و پشێوی و قەیرانی زۆریش هەبووە لە نێوانیاندا. بەڵام هەر دەبوایە لەوێش لەگەڵ ئێراندا کار بکات و کاریشی لەگەڵ تایراندا کردووە. لە بیرمانە لە ساڵی 2015دا هەوڵێک هەبوو بۆ کردنەوەی بەرەیەکی سوننا دژ بە ئێران و وڵاتانی کەندا و دەیانویست تورکیاش بخەنە ئەم بەرەیەوە، بەڵام سەری نەگرت، چونکە تورکیا لەم پێگەیەدا نەبوو ئەم کارە بکات لە هەردوو ڕووی ئابووری و لەشکریشەوە بەرەنگاری ئێران ببێتەوە. هەروەک گوتم تایبەتمەندی پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە بەو هاوکاری و ململانەیەوە پێناسە دەکرێت و پێشم وایە بەردەوامیش دەکرێت. دکتۆر گنۆڵ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. سپاس و پێزانینم. Thank you very much, Dr. Gunor. Thanks for having me. Thank you. جازیزانم بەرەو هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا هەتا ئێستاشی لەگەڵدا بێ زۆرێک لە چاودێر ئاماژە بەوە دەکەن کە داناڵد ترامپ دەبێتە ڕکابەرە سەرسەختەکە لە بەرامبەر جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکادا. بەڵام ئایا ئەو پێشبینیانەی کە دەکرێن ئەو ڕاوەرگرتنە گشتیانەی کە هەن بەسن بۆ ئەوەی کە بگوترێ ترامپ هەڵبژاردنەکەی مانگی 11 سەرۆکایەتی دەباتەوە یان نا؟ هێرۆ زەنگەنە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە میوانی چاوی واشنگتنە. هێرۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت، هەروەکو ئاماژەم پێکرد پێشبینیەکان زۆرن، ڕاوەرگرتنەکان زۆرن، بەڵام ئەمێ بزانم ئەو داوای یاساییانەی کە لەسەر داناڵد ترامپ هەن چەندێک کاریگەریان هەیە بەسەر دەنگدەرانی یا لایەنگرانی ترامپەوە. بەڵێن هەتا ئێستا لەوە ناچێت داوای یاساییەکان هیچ کاریگەریەکیان هەبێ. تەنانەت یعنی چۆنەڵی ئەو داوای یاساییانی کە کراوە وای کردووە کە ناوبانگی ترامپی پێ زیاتر کردووە، ینی سیرەکەی بە پێی ڕاوەرگرتنە گشتیەکان ترامپ جیاوازێکی یەجگار زۆری فەرقە لەگەڵ کاندیدی بەرهەڵستی کە نیکی هێڵیە لەم کاتەیە، ینی جیاوازێکی زۆریان هەیە بە تایبەتیش لە پاش کشانەوەی
ڕان دیسانتس دەبینین کە جیاوازەکار زیاتر هەرچەندە پێشببینی دەکرا کە لە بەرژەوەندی با بڵین هێلی بێ بەڵام لە بەرژەوەندی هێلی نەبووە بە پێڕاوەرگ نەگەشتەکان ترامپ جیاوازێکی زۆری هەیە و زۆربەی دەنگدەران هەتا ئێستاوەکو کە بینیمانە لە هەڵبژاردنە بەرایەکاندا ترامپ با بڵین سەرکەوتنی بەدەستهێناوە لە ئەنجامی ئەو دەنگانە بەڵام هێشتاش نازانین بە شوێنێکە ئەڕوا هێشتا دۆسێ یاسایەکان زۆرن لەسەری و یەکلا نەبوونەتەوە بەخۆ دەزانی ینی لە ساڵی 2020 لە هەڵبژاردنەکەیە داناڵد ترامپ نزیکەی 7 ملیۆن دەنگی بەدەستهێناوە بەپێ ئەوی کە باست کرد پێ دوایە هاوڕاییەک لەناو کۆماریەکانە دروست بوو بێ بۆ یەکلاکردنەوەی ترامپ وەکو کاندیدی فەرمی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکە بەڵێن هەرچەندە باسی ئەوە هەبوو بە تەنانەت لە هەفتەی ڕابردووە ینی هێلیش ئاماژەی بەوە کرد کە فشار هەبووە بۆ ئەوەی ترامپ یەکلا بێتەوە بۆ ئەوەی ترامپ ببێ بە کاندیدی سەرەکی بەڵام ئەو هێشتا دەستبەرداری هەڵمەتەکانی هەڵبژاردن نەبوو بەردەوامە لەسەر هەڵمەتەکانی هەڵبژاردن بەڵام ئەمە هەمووی ئەمێنێتەوە کاتی کۆنگرا هەرچەندە هەندێک کەس پێیان وایە کە هەتا کۆنگرا نایەنەوێ بەو شێوەیە بە فەرمی هەرچەندە بە فەرمی نابێتە کاندیدی فەرمی هەتا کاتی کۆنگری کۆماریەکان کە لە مانگی حوتا ئەبێ لە مڵواکی ویسکانسن ئەو کاتە لەوێ نوێنەرەکان چۆنەڵی دەنگ ئەدەن وەکو شێوەیەکی نەریتی دەنگەدەن بەو کەسێک کە لە هەڵبژاردنا بەرایەکانە زۆرترین دەنگی بەدەستێناوە ئەمە نوێنەری ئەو خەڵکن کە ئەچن لە کۆنگرەی حیزبەکەیە دەنگەدەن بەڵام دووریش نییە بە پێی یاسا دەکرێت دەنگ بدەن بە کەسێکی تریژ ینی دوور نییە گە لەو کاتەیە بزانن دانەڵد ترامپ کەسێکی شیاو نییە مشتومڕەکان بە شێوەیەک بێکە بە کەسێکی شیاوی دانەن یاوا هەست بکەن بوونی دانەڵد ترامپ وە ئەکاکە کۆماریەکان لە هەڵبژاردنەکەی سەرکەوتن بەدەست نەهێنن دەکرێت بە پێی یاسا دەتوانن کەسێکی تر بکەن بە کاندیدی فەرمی حیزبەکەیان لەوێ لە وەڵامی پرسیاریەکەمە ئاماژۆ بەوە کرد کە دەڵێ هەتا ئێستا کە من و تۆ قسەی تیاکەین ئەو داوای یاسایانەی لەسەر ترامپ تۆمارکرا و کاریگەریی کاریگەریی ئەو تۆی نەبوو خێر ئەگەر بێت و لە ئێستاوە تا کاتی کۆنگرایە لە ئێستاوە تا کاتی هەڵبژاردن دادگا بڕیاریدا لە یەکێک لەو تاوانانەی کە ڕووبەڕووی بۆتەوە هەر کامێکیان بێ کە ترامپ گوناهبارە لێرەدا چۆن ئایا ترامپ بەتوانێت بۆ نمونە درێژە بە پرۆسەکەی خۆی بدا و هەر بچێتە هەڵبژاردنەوە بەڵێن ئەمەیە ینی بەپێی دەستور تەنانەت ئەگەر لە زیندانیش بێ دانەڵد ترامپ دەتوانێت چونکە ئەمە شتێکی بێپێشینەیە هەتاکو ئێستا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا شتێکی وانە هاتۆتە پێشەوە کە سەرۆکێک بە تۆمەتی تاوانکاری چۆنەڵی تاوانبار بکرێت لەبەرەوە نازانین ئەمە چۆن ئەبێ یان شتێکی وانە بووە دەستور لەسەر ئەم بابەتە هیچ ناڵێت تەنانە دەگەر لە زیندانیش بێ ئەو ئەتوانێ هەڵمەتەکانی هەڵبژاردننی بەرەو پێش بدا و خۆی هەڵبژێرێت بەڵام ئایا ئەو کاتە کۆماریەکان یاخود کۆنگری کۆماریەکان چ بڕیارێکەدەن لەسەر ئەمە چونکە بڕیارەکە لەوانەیە بکەوێتە دەست کۆنگری کۆماریەکانەوە لەو کاتەکە با بڵین بربژێرێکی تر بهێنن ئەوە دابنێن بۆ بوون بە کاندیدی سەرەکی حیزبەکە هەروەکو ئاماژەم پێکرد ئەگەر بزانن دانەڵد ترامپ دەبێتە کێشە بۆیان بەڵام لەو بارەشە چونکە دانەڵد ترامپ بەڵێن وەکو دەبینین یعنی خەڵکێکی زۆری لەگەڵایە لە ئەمریکا دەنگدەرێکی زۆری هەیە پشتیوانی زۆری لێ ئەەکەن لەبەر ئەوە کۆماریەکانی ژیانی ناتوانن بەو شێوەیە چۆنەڵی ئەو جۆرە بڕیارانە بدەن لەوانەیە لەلایەکی ترەوە ئەمە کاردانەوەی هەبێت لەسەر دەنگی کۆماریەکان بۆ چەندی ساڵی داهاتوش یعنی ئەگەر شتێکی لەم جۆرە بکەن لەبەر ئەوە کۆماریەکانیش ینی کۆنگرەی کۆماریەکانیش ئێستا بەو لە بەرژەوەندی ئەوانایە کە بە ڕێگا دیموکراسیەکەیە بڕۆن بە هەڵبژاردننی ویلایەتەکان هەڵبژاردنە بەرایەکانەکرێ دانەڵد ترامپ دەنگی خۆی بەدەستێنە وەکو زۆر بەشیان ئاماژەیان پێکردووە دەڵێن دەمانەوێت دەنگدەر ئەم بڕیارە بدات نامانەوێت نابێ ئێمە بڕیار بدەین یاخود ویلایەتەکان بڕیار بدەن وەکو ئێستا هەندێک لە ویلایەتەکان دەزانین کە ناوی ترامپیان دەرێنە لە لیستی دەنگەکانە یعنی لە لیستی دەنگدانی هەڵبژاردنەکانە کە ڕێگریان لێکردووە لەو لیستەیە هەبێ بەڵام هەندێکیش دەڵێن ئەوان لەگەڵ ئەوەیانین دەبێت
ئەم بڕیارە لەلایەن دەنگدەرەوە بدرێ ینی دەنگدەری ئەمریکا ئەو بڕیارە بجاجا لەبەر ئەوە نازانین تەنانە دەگەر تاوانباریش بکرێت ڕەنگە ئەو هەر بەردەوام بێ بەڵام دوای ئەوە پرسیارەکان دەست پێیەکات ئەگەر تاوانبار بکرێ ئەم چۆن ئەتوانێت کاروبارەکان بەڕێوە بەرێ بە چ شێوەیەک ئەبێت ئەوە کۆمەڵێک پرسیاری تری یاساییە لە داهاتوە دروستە ئێمەش لێسە خۆمانی بۆ ئامادەگەشتی هێرو ئەمەژە بە خاڵێکی گرنگ کرد کە ئەڵەی دەشێت ینی ئەم شتە لە چەند ساڵی داهاتووشدا ڕنگدانەوەی هەبێ بۆیە ئەمەوێت لەسەر ئەو چەند ساڵی داهاتوو قسە بکەین مشتومڕێک دروست بۆ لە ناو ئەمریکادا لە ناو خەڵکدا ینی ئەماژە بەوە دەکەن کە دەڵێن دەشێت داناڵد ترامپ بێژگە لەو گەڕە 4 ساڵەیی پێشتر کە هی بووە ئەم جاراگەر هەڵبژێڕێتەوە لەوانەیە بۆ جاری سێمیش خۆی بربژێر بکاتەوە چۆن ئەمە؟ بەڵێن لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە مێژووی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تەنها یەک سەرۆکە بووە ئەویش سەرۆک ڕۆزڤێلت بوو کە 3 تەرمی سەرۆکایەتی خۆی تەواو کردو لە تەرمی چوارەم بۆ تەرمی چوارەمیش هەڵبژێردرایەوە بەڵام پاش ئەوە هەمواری 22 دەستوری ئەمریکا هەمواری 22 لە بڕگەی یەکەمە بەڕوونی ئاماژە بەوە ئەکات با بڵین لە دوای ئەوەوە کە ئەم لە دوای سەرۆک ڕۆزڤێلتەوە ئەم بەندەی دەستوریە چۆنەڵی بووە چۆ بواری کارەوە یاخود چوە بواری جێبەجێکردنەوە کە ڕێگری دەکات لە هەر کەسێ لە 2 تێرم زیاتر خۆی بۆ ئۆفیس با بڵین هەڵبژێری یاخود پۆستی سەرۆکایەتی هەبێت تەنها 2 تێرم چۆنەڵی بەپێی دەستور تەنها 2 تێرمە لەبەر ئەوە دەستور ڕێگە بە داناڵد ترامپ نادات لە دوای ئەم ساڵەوە با بڵین لە دوای تێرمی دووهەمیەوە جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە بەڵام ئەگەر هاتوو لە هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردننی مانگی 11 ترامپ سەرکەوتنی بەدەست نەهێنا ئەو کاتە ئەتوانێت بۆ 2028ش جارێکی تر خۆی کاندید بکاتەوە ئەو کاتە بەپێی دەستور ڕێگری لێ ناکرێت ئەگەر هەڵ نەبژێردرا ئەگەر هەڵ نەبژێردرا بەڵام ئەگەر هەڵبژێردرا 2 تێرمی خۆی تەواو کرد کەواتە ئەو ناتوانێت جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە. هێرۆ بە بڕێک باس لە ڕەوشی جۆ بایدنیش بکەین هەر لەم ماوەی ڕابردوودا ینی لە ستانی کارۆلاینای باشوور سەرکەوتنێکی وەکو میدیای ئەمریکی دەڵێت سەرکەوتنێکی ئەجگار گەوری بەدەست هێناوە ئەوی کە پێی دەڵێن لانسلاید ڤیکتۆری بۆ یەکەم لە هەڵبژاردننی با بڵین بەرایی دیموکراتەکانە بوو ئەمەش لە کاتێکە بڵێن ینی ئێمە ئەزانین ئێستا وەکو کاندیدی سەرەکی دیموکراتەکان جۆ بایدنە ینی کاندیدی سەرەکیانە هەتا ئێستا کاندیدی سەرەکی جۆ بایدنە کەواتە ئەم کەسانی کە چوشن دەنگیان داوە کەسانی دیموکرات بوون دەنگیان داوە کەسانێکن کە خۆیان ئەزانن ئەمە کاندیدە سەرەکیەکەیانە دەنگیان داوە بە جۆ بایدن لێرەوە هەروەها کاندیدەکانی تری کە بەرامبەری بوون کەسانێک نین کە چۆنەڵی ئەوەندە بەناوبانگ بن ئەوەندە بەهێز بن یاخود هەڵمەتێکی هەڵبژاردننی چڕوپڕیان کردبێ لە ئێستاە بۆ چۆنەڵی ڕوبەڕووی بایدن ببنەوە بایدن خۆی کاندیدی سەرەکی دیموکراتەکانە لە ئێستا چەنە بە فەرمی ئەویش لە کاتی کۆنگرەی دیموکراتەکان لە مانگێشدا ڕائگەیەندێ بەڵام وەکو نەریتێکی باو لە ئەمریکا ئەو سەرۆکە کە دیموکراتە یاخە کۆماریە بۆ تێرمی داهاتوو ئەمە ئەبێتەوە بە کاندیدی سەرەکی با بڵێن حیزبەکە جا لەبەرەوە نازانم ئەمە شتێکی یعنی ئەوە نەبووە لە کۆنگرەی دیموکراتەکانە با بڵین لە هەڵبژاردننی بەرایی دیموکراتەکانە بایدن نەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی بەپێی ڕاوەرگرتنە گشتیەکان بایدن ڕەوشی باش نییە بەپێی دوایین ڕاوەرگرتنی گشتی کە لەلایەن NBCەوە تەلەڤیزۆنی کەناڵ تەلەڤیزۆنی NBC ئەنجام دراوە لە 76 دەنگدەرانی ئەمریکا دەڵێن بڕوایان بە بایدن هەیە بڕوایان بە سەرۆکێکی تەمەن 81 ساڵ هەیە کە وڵات بەڕێوە ببوورە دەڵێن بڕوایان پێ نییە بڕوایان بە سەرۆکێکی تەمەن 81 ساڵ نییە کە وڵات بەڕێوە بەرێ کەواتە ئاستی پەسەندکردنی بایدن بە شێوەیەکی بەرچاو زۆر دابەزیوە بەڵێ زۆر بە کورتی پێم بڵێ هیچ ئەگەرێک هەیە نەکە هێڵی لەم پێشە بڕچەی هەڵبژاردنەیە بکشێتەوە
ئەگەری هەیە ئەگەر بەو شێوەیە بڕوا لەوانێنێکی هێڵش بکەوێتە ژێر فشارەوە بۆ ڕێکخستنی لە بەرژەوەندی کۆماریەکان لە بەرژەوەندی پارتی کۆماریەکان دوور نییە ئەگەر چەند ویلایەتێکی تر بدۆڕە یاخۆ لە وڵاتەکەی خۆی بدۆڕە ئەویش بڕیار بدا کە بکشێتەوە بەڵام هەتا ئێستاش ئاماژەی بە شتێکی وانە کردو و گوتوێتی کە چاوەڕوانەکات چاوەڕوانەکات و هەرش لە بەردەوامە بێ هێرۆ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆ. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵ.